ناحەی ڕزگاری لە سنووری ئیدارەی گەرمیان لە کاتی پرۆسەی بەدناوەکەی ئەنفالدا بەڵێ کە سوکاری ئەنفال کراوان ئەوانەی کە لە نوگرە سەرمان گەڕاونەتەوە خودئۆنی نەگەڕاونەتەوە هەمویان لە سمود نیشتەجێکران لە پێشودا ناوی سمود بووە دواتر لە سەردەمی حکومداری کوردیدا کاکۆسرەت ناوەکەی گۆڕی بە ڕزگاری لە ئێستادا بەڵێ ناوەکەی سمود کراوە بە ناحەیە ڕزگاری ئەو ناحەیە کراوە بە ڕزگاری ئەم تەوەرەمان لای هاوکارمان شاخەوانە زانیاری زیاترمان لەسەر ئەو تەوەرە دەداتێت هەروەها تەوەری دووەمەکە لە لای شاخەوانەوە قسەمان بۆکە لەگەڵ میوانەکەی کە ئەویش جەمال ساڵح بەڕێوەبەری ناحەیە ڕزگاری و قسەمان لەسەر ئەم بابەتەوە تەوەری دووەمان لای شاخەوانە لە کەلار شاخەوان بەیانی تۆ میوانەکەشت باس سپاس بۆ ئەوەی کاتان بێمە بەخشی فەرمونون سپاسکە لەگەڵ شاخەوان فەرمووتەوەرەکە لە لای توێ تان باش دیارە ئەمڕۆ لە ناحێ ڕزگارین و وردە وردە بەرە و شارێکی گەشەگردوو و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە ماوەیەکە لەسەرەوەن کە ئەم شارە بکەوێتە سەر پێی خۆی بکرێ بە قەزا و خۆشبەختانە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان ئیمزا لەسەر بە قەزابوونی ئەم شارە کرا ئەم شارە نزیکە لە قەزای کەلارەوە و لە سنووری ئیدارەی گەرمیاندا وەک لە پێشەکێکەش ئاکامسانە ئێوە باستان کرد کە پێش ناوی سمول بوو دواتر بە چەند هەلو مەرج و قۆناغدا گۆڕا ناوەکەی گۆڕا بە ڕزگاری و ئێستا بۆ قەزا ئاچێت ئەم بەیانەی لەگەڵ بەڕێز جەمال ساڵح بەڕێوەبەری ناحێ و شەڵا بێتە قایم قامیش کاک جەمال سپاس دەکەین بۆ دیدارە و تیش قسنە سەر و بابەتانەی کە ئامانەوێت ئەمڕۆ لە ڕێگە بەیانی کورسات نیوزەوەبی خینە ڕوو پێم بڵێ ڕزگاری ئێستا چەند گەڕەکە کاک جەمال بەڵێ سپاس بۆ بەڕێزتان ڕزگاری لە ئێستادا بە سەراحەت شارێکی جوانە شارێکە لە گەشەکردندا لە ئێستادا حەفدە گەڕەکی هەیە حەفدە گەڕێکی هەیە باشە بوون بە قەزابوون گرنگ بوو کە ڕزگاری بێت بە قەزاوەیەوە ئیشی بۆ بکەن یعنی ئەو مقاوماتانی تایە کە چکە خۆتەزانی زۆر نزیکی لە کەلارەوە 5 دقەیەک یعنی ئەو پێویستی قۆناغەکە بوو ڕزگاری یعنی هەنگاوی بۆ بنرێ بکرێ بە قەزا ناحێ ڕزگاری خۆتەزانی زۆربەی دانیشتوانەکەی کە سوکارە قوربانی دەرەکەی شەهیدان و ئەنفالکراوەکانی سنووری گەرمیانن خۆشبەختانە دوایەوەی کە لەسەر ڕاستپاردەی برای بەڕێزم کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەت و ئیدارەی گەرمیان و هاوڕێیانمان لە حیزب و حکوومەت کە پێشنیاری ئەومان پێدرا لەلایەن هاوڵاتیانی دانیشتوی سنوورەکە و بە تایبەتی دەستەی پاڵپشتی ڕزگاری ئێمە خۆشبەختانە داواکاریەکانمان بەرز کرد و ڕێکاری یاساییمان گرتە بەر بە مەبەستی بە قەزابوونی ناحێ ڕزگاری دیارە خۆتەزانی بە قەزابوونی ناحێ کۆمەڵی ڕێوشوێن و ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە لە ڕووی یاساییەوە خۆشبەختانە دوایەوە کە نووسراوەکان بەرزکرایەوە بۆ وەزارەتی ناوخۆ سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ڕێکاری یاسایی گیراوە بەر دوایەوە چەند جارێ نووسراوەکانمان دووبارە کردەوە دوای ئەو فترانەی کە داوامان لێکرا مقاوماتی ناحیتیا یاخودنا ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ قسەمان کرد خۆشبەختانە هاتنە سەرخەت و ئەوانیش پیان وا بوو بە گوێرەی یاسا بەرکارەکان کە ئەمڕۆ بە گوێرەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان شاری ڕزگاری شارێکی گونجاو بوو بۆی بکرێتە قەزا و خۆشبەختانە لە 23 مانگی نۆی ئەم ساڵ فەرمانی هەرێمی بۆ دەرچوو و نووسراوەکەی دواتر نێررای ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە سەرەوە پرسیارکەم کاک جەمال ڕێکارەکانی تری ئەمە بە کوێ گەشتووە بە قەزابوونی ڕزگاری یعنی ئێستا کە فەرمانی هەرێمی دەرچووە ئێستا گەشتۆ بە کوێ ئەمە دوای ئەوەی کە فەرمانە هەرێمیەکەی بۆ بە دەرچووە کوتم لە 23 نۆی ئەم ساڵ خۆشبەختانە دواتر نووسراوەکان لە ئەنجومەنی وەزیرانەوە دوێنێ 12 مانگ ماوەڵی تازە بەڵێ دابەزێنەرای وەزارەتی ناوخۆ ئومێ دەکەم لەم فترە نزیکانەدا بگاتە ئیدارەی گەرمیان و لەوێ ڕاستەوخۆ لەوحۆ ئەوی ڕزگارەیە گۆڕێتەوە بێتە قەزا کاک جەمال بوون بە قەزا تۆزێک لەم قۆناغا هەم قەیرانی دارایی و هەم تۆزێکیش قورسترە بۆی فەرمانگەکان بکرێتەوە پڕۆژەی تازە چکە خەڵک چاوەڕێی شتی تازترە لە شوێنێکەوە ینی ناوەکەیان لە ناحێوە بێ بە قەزا بێ گۆڕانکارێک دروست بێت حکوومەت بۆ پڕۆژە چی هەنگاوێکی ناوەکردنەوەی فەرمانگەکان ئەمانە چۆن کاری لەسەرەکەنەوە کاک شاخەوان خۆتەزانی
هەموو ئەوانە پێویستی بە کۆمەڵێ مەراحل و ڕێوشوێنی یاسایە کە بیگرێتە بەر بۆ جێبەجێکردنیان. سوپاس بۆخوا ئێمە لەم سنوورەدا گرفت و کێشەیەکی ئۆتۆمانیە هاوڕێیان و هەواڵانمان هەم لە حزب و هەم لە حکوومەت هاوکارمان بوونە لە ئەوە ڕۆژتاوەکو ئێستاش لەسەر خەتن بۆ خزمەتکردنی زیاتری ئەم شارە لەبەرەوە کوتم ڕزگاری شارێکی جوانە شارێکی تازە گەشە کردووە بووە دەستە خوشکی شارەکانی کەلار و کفری کە ئەکوێتە نێوانی هەردوو شارەکەەوە دراوسێ هەردوو بەڵێ دڵێر دوو لە بەڵێ بە تاکید کێشەیەکمانە سپاس بەخوایمە هەمومان لە نەتیجە گرمیانین هاوکارمانن بۆ پرۆژەی خزمەتگوزاری و بنیادنانی شار بە شێوەیەکی جوانتر و باشتر لەگەڵ ئەوەشدا ئێستا ئێمە لەگەڵ ئیدارەی گرمیان ڕۆژانە لە پەیوەندی داین لەگەڵ لایەنە معنیەکان بە هەمان شێوە چی بکرێ بۆی بتوانین خزمەتی زیاتری سنوورەکە بکەین دیارە خۆتەزانی ئێمە لە ناحیە ڕزگاری 25 فەرمانگەی ڕسمیمان هەیە وەکو واقع کێشەمان نیە لە ڕووی کەمی دوایرەکانەوە بەڵام لەو حاڵەتانەی کە لە حاڵەتی بوون بە قەزاکە ئەکرێ ئێمە بەشێ لەو بنکەوانە بکرێتە بەش یاخود بکرێتە یاریدە دەرێتی و ئەوەی جێی تموحی ئێمەی هەوڵ بدەین ئەو شتانەمان بۆ بێت جگە لەوانە کە دام و دەستگایەکی تری حکومی یاخود فەرمانگەی لە سنوورەکە نەبێ لەگەڵ بەڕێز سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان ئێمە لە سەرخەتین بۆی وا بکەین هەموو ئەو کەم و کورتیانەی کە هەمانە لە فەرمانگە و ئەوانەی لە سنوورەکە بکرێتەوە بە سەراحەت من تموحی ئەوەم هەیە بتوانین بانکێکیش دروستکەین لەم شارەدا بۆ ئەوەی ببینە خاوەنی بانکی خۆمان و هاوڵاتیانی سنوورەکەمان سەردانی شارەکانی تر زۆر باش کاک جەماڵ بەڕێز جەگری سەرکی حکوومەت بڕیاریدا 5 ملیار وەکو قۆناغی یەکەم بۆ گەشەپێدان بۆ پرۆژەکان بۆ ڕزگاری تەرخان کە ئەم 5 ملیارە کەی جێبەجێکرێەوە چی پێیەکە نەتانەوێت چ گرفتێکی زیاتر لە ڕزگاریە بەم 5 ملیارە ئەڵێ ئەمە شتی ئانی و سەرەتاییە چی پێ بکرێت من سوپاسی برای بەڕێز و خۆشەویستم کاقوبات دەکەم کە جێی خۆی بوو لە سەرەتای بوون بە قەزابوونەکەماندا ئەو چەپکە گوڵی پێشکەشکردین کە 5 ملیار دینار بوو ئەمە بۆ خۆتەزانی بێتە هۆی زیاتر بوژانەوە گەشەکردنی ڕزگاری بەگشتی و سنوورەکە بە تایبەتی پرۆژەکان لە ئێستادا ئەو پارەی کە بۆمان دابین کراوە 2 ملیار و 750 ملیۆنی چی پێەکەن داخل کرا بۆ ئێمە و ئێمە لەگەڵ لایەنە معنیەکان دەرخستەی پێویست و تەواومان کردۆ بۆ جێبەجێکردنی کۆمەڵێک پرۆژەی باش لە سنوورەکەدا کە لە سێکتەرەکانی ئاو کارەبا و قیرکردن و کۆنکریتکردن و لێدانی بیرە هەموو پرۆژەکان جێبەجێ دەکەین ئەوەی جێگەی دەستخۆشیە ئەوەیە مەسەن لە ئێستادا دەستمان پێکردووە لە ئێستادا سێ بیرمان لێ داوە ئەمڕۆ لە بیری چوار هەماین و ئەمەوە ئەکا تەکانێ بە پرۆژەکاندا لە سنوورەکەمانە بە سەراحەت لەبەرەوە پارەیەکی باشە بۆ ئەم ئان و ساتە بۆ ئێمە مەسەرن بۆ نمونە ئێمە کۆمەڵێک گەڕەکمان هەیە قیرەکانیان تەواو نەکراون ئەو شێوە لاکێشەیە قیرکە ئێستا لە ناوەندی ڕزگاریدایە سوپاس بەخوا گەڕەکەکانی نەورۆز و ئاو باریک و ئەشکەوتی داری خرە لە گەڕەکی حەمرین و بەردەم نەخۆشخانەی عیادەی دکتۆر کەریم ئەمانە هەموو دەکرێنە قیر لەم فترە نزیکانەدا لەگەڵ کۆڵانی مەسەبردین فەرعی دووسایدی سەرەکی گەڕەکی ئاو باریک ئەمانە هەمووی جێگەی دەستخۆشیە لەلایەکی تر کۆڵانێکی دووسایدی ڕئیسیمان هەیە کە ئەکرێتە کۆنکریت ئەمانە هەموو ئەخرێتە خزمەت باشە کاک جەماڵ کێشەی گەڕەکی سەنگاویەکان چی بوو لەم فترەیە داوایان ئاراستەیەوە کرد وابزان بڕیاریشتاندا و قوتابخانێک لەو گەڕەکە دروستکەن چکەوەی زانیاری بێ لای من یەکێک لە گرفتەکانی ڕزگاری کەمی بینای قوتابخانەیە بۆ ئەمە چیتان کردووە وەکوتم ڕزگاری شارێکی جوان و لە گەشە سندن و گەشەکردندایە مەجێ خۆشبەختیە و خۆشحاڵیە هەم بۆ من هەم بۆ هاوڵاتیانی سنوورەکە هەم بۆ هاوڕێیانم لە حزب و لە حکوومەتیش گەڕێکی سنگاویەکان ساڵانی پێشوو ماڵی کەمتیا بوو ئێستا بەردەوام لە ئاودانکردنەوە ئاودانبوونوی زیاتردایە خۆشبەختانە ئێمە لە بودجەی 2024ەوەی پەرەپێدانی پارێزگاکان کە بۆمان دابین کرابوو لە لایەنی داری گەرمیانەوە ئاوڕووی گەڕەکی سنگاویەکانمان داخل کرد ئەم هەفتەی پێشوو تەندەرەکەی بۆ بەڵێندەر دەرچوو بۆ کۆمپانیای واڵا لەگەڵەوەی کە مژدەیەکی خۆشە ئێمە ئێستا بە جێبەجێکردنی ئاوڕێی گەڕەکی سنگاویەکان
کۆڵانێک و فەرعێکمان نامێنێ سنگەڕکێکمان نامێنێت لە ڕزگاریدا بێ ئاوەڕۆ بێ جگە لە ئەوەی کە ئاوەڕۆیەک بۆ بەڵێ کۆتاگەڕەکە لەگەڵ ئەو گەڕەکی سنگاوەکانە دوو سێ فەرعی ترمان هەیە لە گەڕەکی ئاو باریک بە هەمان شێوە لەگەڵ ئەمە تەکمیلیەکەین لەگەڵ سێ فەرع لە گەڕەکی خواردنەوەزان دوای ئەم پرۆژەیە کۆڵان و گەڕەکێکمان نامێنێت لە ڕزگاریدا بێمەجاری بێ سەرباری ئەوەی کە ساڵی پار بیرێکمان لێدا بۆ گەڕەکی سنگاویەکان خۆشبەختانە ئێستاش وعدم بە هاوڵاتیان و دانیشتوانی ئەو گەڕەکە داوە ئەو باقی پارەی کە ماوە بۆمان بێت 2 ملیار و 250 میلیۆن پشت بەخوا خوێندنگەیەکیشیان بۆ داخل زۆر باشە کاک جەماڵ لە ڕزگاری کێشەی تاپۆ هەیە ئەنی ساڵانێکی زۆرە ئەم دانیشتوانی ئەم ناحەیە بەدەست ئەم گرفتەوە ناڵێن مەسەن کەسێک هەیە 20 ساڵە بێ خانەوەیکی کڕیوە ئێستا ساحبەکەی هاتوتەوەڵێ من بلۆک و دار و پەردۆکەم فرۆشتووە زەویەکەم نەفرۆشتووە ئەم کێشە ڕزگاری بۆ چارەسەر نابێ ئەم تاپۆیە بۆ کارەکەی چییە؟ وەک ئاشکرایە کە ناحەیەکی تردا پرسیار وکە سەرژمێری کراوە چەند ماڵ لەم شێوە ئەم گرفتیان هەیە وەکو سەرژمێری کاک شاخەوان شتێکمان لای بەڵام زۆر دەقیق نییە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئێمە لیژنەیەکی تایبەتمەندمان هەیە بۆ کارکردن لەسەر و پرۆژانەوە من لەو ماوەیەی لێرەم درێغیمان نەکردووە کارمان لەسەر کردووە بەڵام هەندێک جار خۆتان نەزانن کۆمەڵێک ئیش و کار و ئاکامسەر لە دەروی دەسەڵاتی ئێمەش بێ ئێمە توانە و تاقی ئەومانە بێ وەکو دەسەڵات بتوانین ئەو شتانە بکەین بەڵام خۆشبەختانە ئەوەی کە پێمان کرابێ کردمانە و ئێستاش بەردەوامە بین ئێمە خۆتەزانی کە دەسەڵاتمان نەبوو نەتوانین شتێ بکەین ئەوە شتێکی ترە بەڵام نووسراومان ئاراستی لایەنە پەیوەندیدارەکان کردو ئێمە ساڵی پار پێشەوەی پەرلەمان لە کار بخرێ ئەوانە ئێمە داوامان کرد پەرلەمان هاوکارمان بێ بە دەرچواندنی قەرارێک بۆی بتوانین ئیشی لەسەر بکەین بەڵام سەرباری ئەوەش ئێمە لیژنەیەکمان دروست کردووە لە ئیدارەی گەرمیان لە شارەوانەکانی گەرمیان لە ناحیە من خۆمەکو بەڕێوەبەری ناحیە و فەرمانبەرێکیشمان لەگەڵ سەرۆکی شارەوانی ڕزگاری و دایەنەمانیەکانی ئێستا ئیشی تیا دەکەین بەڵام هۆکاری ئەوەی کە مەسەرەن ئێمە وەکوتم دەسەڵاتی ئەومانیە هەموو کێشەکانێک لایکەینەوە مەسەن بۆ نمونە جاری وهەیە خەڵکێک هەیە بۆ نمونە جەنابەت پارچەزەیەک تێتەوە بۆ خۆت ئەعلانێک ئەڵەی زەوی منە بەڵام واقعەکەوەیە نە ئەساسی کۆنی هەیە نە ئەو وەرەقەی سوورەتقەیتی کاتی خۆی کە تەوزیع کراوە پێت دراوە خۆتەزانی هۆکاری ئەوەش زیاتر ئەوەیە خەڵک کۆڕە و دەردەسەری و نەکبەتی زۆری بەسەرهات بەشێکی زۆری نەماوە بەڵام پشت بەخوا ئێمە هەر دوێنێش لە ئیدارەی گەرمیان لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان دانیشتین لەگەڵ کاگەرسەران بە هەمان شێوە کۆنووسێکی ترە نووسین ئەوەی پێمان بکرێ بە شێوەیەکی باش هاوکاریانە بین لە پێناوەی کە خزمەتێکی زیاتر زۆر باش کاک جەماڵ مەسەلەی مۆنومێنتی ئەنفال بەکوێ گەیشتووە بزانم ئێستا کاری تیاکرێت ڕیار وایە مۆنومێنتەکەی تەواو بکرێت چکە کە سوکاری ئەنفال زۆر جار لە مەراسیمەکان و یادی ئەنفالە داوای تەواوکردنی ئەم مۆنومێنتەکەنەوە بزانم خۆشبەختانە ئێستا کار لە پرۆژەکەش دەستی پێکردووە دیزانی ئەم پرۆژە چۆنە یعنی لە جێی تموحی کە سوکاری ئەنفالە بێم پرۆژەیە بەڵێ شتێکی باشە مۆنومێنتەکە خراپ نییە تقریبان بە مشاوەرەی لایەنە معنی و تایبەتمەندەکان کراوە ساڵی پار کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان هاتە ئیدارەی گەرمیان ئێمە داوامان لە جەنابی کاک شێخ جەلال سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کرد کە پارەیەک دابین کە بۆ دروستکردنی مۆنومێنتێ بۆ مەزاری ئەنفالەکانمان سوپاس بۆخوا ملیارێک و 500 میلیۆن دیناری بۆ جێبەجێ کراوە ئێستا پرۆژەکە دەستی پێکردو کارکردن تێیدا بەردەوامەکەی بۆ ماوەی پرۆژەکە 500 ڕۆژە بە تاکید پرۆژەکەش گەورەیە بەڵام ئەگەر پرۆژەکە جوانتر بێ و یعنی بیفێنی زیاتری تیا بەکار بێت لەوانەیە کاتەکە زیاتر پێویست بکات کە شتی گەورەتری تیا بکرێت بەڵێ بە تاکید وەکوتم 500 ڕۆژە لەلایەن کۆمپانیای ڕەشماڵەوە دروست دەکرێت و منیش لە بڕوا بکە منیش لە کەسوکاری سەربەرزی ئەنفالەکانمان بەپەلەترم بۆ تەواوکردنی لەبەرەوە بە سەراحەت بوونی ئەو مۆنومێنتە لە گەرمیانە ئەبێتە ڕەمزێک بۆ گەرمیانیەکان بەگشتی نەک بۆ ڕزگاری زۆر باش کاک جەماڵ بابەتێکی تر دوو بابەتمان ماوە دوو بابەتی زۆر گرنگ خۆشبەختانە بواری وەبەرهێنانە لە ڕزگاری کۆمپانیەکان لێرە کارەکەن و دابشکنی زەوی فەرمانبەران سەرەتا لەم پرسیارەوە ئەم دابشکنی زەوی فەرمانبەران کە حکوومەت بڕیاری لێداوە لە ڕزگاری کەی جێبەجێ کرێت چەند فەرمانبەر سوود لەم بڕیارە ئەبینن
کاک شاخوان وەک ئاشکرایە لای هەمووان دابشکردنی زەوی خۆتەزانی فەرمانی ئەوێ خۆشببختانە ئێستا ئەوەی کە هەیە فەرمانی دابشکردن و پێدانی زەوی بە فەرمانبەران گەیشتووە بەڵام ئێمە لە ڕزگاری سوپاس بۆخوا لە چاو شوێنەکانی تر زەویتان هەیە گرفتی زەویمانیە و بە پێچوانەوە زەوی ئیفراسکراوی زیادەشمان هەیە سوپاس بۆخوا ئەگەر جەنابەت معلوماتت هەبێ هەر ئەمساڵ بەشێک لە زیندانە سیاسیەکانی ناحیەی سەرقەڵاش داوایان کرد لێرە پیان بدرێ ئێمە لە ڕزگاری موافقەمان بۆیان کرد لەگەڵ ئیدارەی گرمیان و شارەوانیەکان لێرە پیاندرا کێشەیەکمان نیە بەڵام ئەوەی زەوی فەرمانبەران بێ ئێمە چاوەڕوانی ئەوین کە تەسفی ناوەکان بکرێت لە شارەوانەکانی گرمیانەوە بینێرن بۆمان بۆی شارەوانی ڕزگاری کاری لەسەر کەمتر لە 30 خولەکمان ماوە بەرهێنان لە ڕزگاری ویستمە و پرسیارە بکەم ئێستا لە چ قۆناغێکە پرۆژەکان و کۆمپانیەکان دێن لێرە کارەکەن پێت وایە بە قەزابوونی ڕزگاری ئەم مەودایە فراوانترەکات بەڵێ بە تاکید کاری باشەکرێ لە سنوورەکە و بە گوێرەی ئەو کارانە ئەبێتەوەی بوژانەوە و گەشەکردنێکی زیاتری ناحیەی ڕزگاری و سەربەرزم بەوەی کە ئەتوانین خزمەتی ئەم شارە بکەین و بەڵێنی شەدەم ئەوەی کە پێم بکرێ درێغینەکەم وەکو پێشمەرگەیەک لە سەنگەری بەرێگەلا بەڵێ زۆر سپاس بۆ جەمال ساڵح بەڕێبەری ناحیەی ڕزگاری و ئیشەڵا قایمقامی داهاتی و ڕزگاریش دوای تەواوبوونی ڕێکارەکانی حکوومەت کە خۆشبەختانە کە خۆ چەند وردەکارێکت باس کرد بەڵێ ئاکاس ئەمە ناوەڕۆکی دیدارەکەی ئەمە بوو لەگەڵ جەمال ساڵح بەڕێبەری ناحیەی ڕزگاری کە ڕاستەخۆ لە شارۆچکەی ڕزگاری ئیداری گەرمیانەوە لەگەڵ ئێوە بوو دەستخۆش شاخەوان لەگەڵەوەی کە پامنێرێکی زۆر باشیت پێشکەشکارێکی زۆر باشیشیت سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت